جای وای پێنجشەمان و جمعە خوانێ برێ 30 قاز و 15 قەلێنین ئێمە ڕۆژانە لە سەعات 11 نیوەڕۆیین خواردن لێنین لەسەر ئەو سێپانە جوان هەڵیانە زێنین و لە قەل و لە قاز و لە کەڵەشێر و مریشک و گۆشت و قاچی مریشک و جگەر هەمووی لە سەعات 11 دەست بە کار و شەقەمانەکەین سەعات 5 خواردنمان حازرە بێ ئەیخێنە سەر خەڵووس ئەتر لەسەر خەڵووسەکەش تام و لەزەت و تێژی خۆی وەرەگیە ڕۆژانە خوای گەورە نەیبرێ ڕۆژانە 20 قاز لێنین 10 قەل لێنین جای وای پێنجشەمان و جمعە خوانێ برێ 30 قاز و 15 قەل لێنین بۆ میوانە بەڕێزەکان مشتەی تایبەتمانەیە بۆ شتی کوردەواری جا ئێمە شتەکەمان چووکە پاق و تەمیز و پوختەیە و خەڵکێکی زۆر سەری تێدایە لە خواردنەکەمان خەڵک لە خواردنەکەمان ڕازیە خەڵکە بینێ شتەکانمان بە بەرچاوە لێنین نە مەخزەنمانەیە نا شوێنمانێ بڵێن لەوێ لێنین لێن هەمووی لە بەرچاوە لێنین و لە بەرچاوی شای فڕۆشین ها کەلە بێ ئاوا دووکی هەبێ چە خەل هەیە قەلی مێوشت هەیە لە بازاڕە بە 30,000 بە 40,000 ئەوانە تامی هیچ نییە بەس ئەمە قەلی کوردیە ئەمە کیلۆی بە 20,000 حەوت کیلۆیی کڕم ڕۆژانە ئەوە ئەو قەلانە ئاگرم ئەمە جگەر و شتەکە شێتی ئەمە سیقەتۆرەکەی